دیارە ئمڕۆ بۆ مێژووی هەڵەبجە ڕۆژێکی تایبەت و گرنگ بوو. هاتنی جنابی فەخامەتی سەرۆک کۆمار بۆ شاری هەڵەبجە کە ئەمە دووەم جاتی سەردانی هەڵەبجەکە، بەڵام ئەمە بۆ یەکەم جارەتی کە لە ڕۆژێکی مێژوویە کە هەڵەبجە پێدەنێتە یەکەم ڕۆژی خۆناغی بە پارێزگابوونی لە دەوڵەتی عێراقی فیدراڵە کە جەنابیان هاتە ئێرە. ئەو ڕۆژە بۆ هەڵەبجە مێژوویەکی تایبەتەوە، بۆ خۆشیان مێژوویەکی تایبەتە و بەلای ئێمەشۆ گرنگ بوو بەڕاستی هاتنەکەی دڵخۆشی کردین لەبەر ئەوەی کە لە ڕۆژی تایبەتە سەردانی هەڵەبجەی کردووە و بەڵێنی داوە کە چۆن لە ڕابردوو پاڵپشتی پارێزگابوونی هەڵەبجە بۆ لە ئایندەشە پاڵپشتی کۆی داواکاریەکانی چین و توێژەکانی هەڵەبجە و ئیداری شاری هەڵەبجە بێ بۆ ئەوەی کە بتوان ئەم شارە بکەین بە شارێکی نمونەی لە ڕووی ئاوەدانیەوە. لە ماوەی ڕابردوومە کە سەردانمان کرد لە شاری بەغداد، لەوێ بە پارێزگابوونی شاری هەڵەبجەی واژوو کرد، هەمان پێنووس و هەمان فەرمانی سەرۆکایەتی کۆماری عێراق ئیمڕۆ لەلایەن خاتون نوقشەناسی پارێزگای هەڵەبجە پێشکەشی مۆنومنتی شاری هەڵەبجە کراوە. ئێمەش بەشکۆوە ئەم دییان لەبێت نرخە و کۆی دیارەکانی تایبەت بە پارێزگابوونی شاری هەڵەبجە لە دۆسیەیەکی تایبەتە لەناو مۆنومنتی هەڵەبجە بەشکۆ دەپارێزین. سەرجەم لایەنە سیاسیەکان و چین و توێژەکانی هەڵەبجە و هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بانگێش کرابوون، بە سوپاسەوە بۆ هەمویان، بەشکۆ بەڕێزەوە لە پێشوازی بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمارا بوون و